کچێکم خۆش دەویست خۆش میویست تا 5 چوومە داوای تا 5 چوومە داوای نیاندا دوایی شتێکم لە کچەکە بینی بەخۆم کچی هەموو وەچی خوشکی منن بەس ئەوم خۆش دەویست ئەوای ناو لایف ڕێزمەیە بۆیان هەموو وەچی خوشکی منەوەی ناو لایف بەس شتێکم لە کچە بینی ناسایی بوو زۆر ناسایی بوو داکەم هەر کاتەشی دەچۆ مزگەفتی کاتی نوێژی تەراویحی وەچی کەس لە مارێ دوعای دەکرد و دەیگۆ ئەگە کچە خیانەتی کردیە نەبتە قسمەتە وەڵا پێچوو ماوەک پێچوو زانیم خیانەتی کردیە شتم بەدەست کە دیوی ئێستا حەز دەکەم کچەی بینمە سەر ڕێڕا زۆر خراپ بووە داک و باب هەیە ئاگای لە منداڵی خۆی نییە حەزم کرد لۆ ئەو پەیامەی بێمە ناو مایکت دەزانم ئەو کچە متابعی تووشی کردیە باشکەم ببینی ئیشاءڵڵا کاگە گیان تۆ بە ڤۆیس و بە تەلەفۆن و بە نامە قسەت لەگەڵیا کرد بەڵێ کاکە خۆ تۆ جەنابەت فێر دڵداریت کردووە دەرگاکەت بۆ کردووەتەوە بەڵێ تۆش ئەگەر تۆزیە بێنازت کردبیە هەستاوە نازی لە کەسێکی تر وەرگرتووە نە ئاخە سەبارەت ئەم قسەم لەگە داچی کرد هەرداچ خۆی بە شەخسی وتمەم دێمە داوای کچەکەت لەگە داکەمش قسەیان کرد و داکە سەبەبکار بوو داکە سەبەبکار بوو براگیان تۆ وازی لێبێنە چاوەڕاستەکەم وازی لێبێنە خۆت وازم لێ هێناوە بەس کاتەکان مەسەلە دێتەوە پێش تا ماوڕۆکە هێندە شتم بینی لەکن شخصێک زۆر ناخۆش و زۆر حەز ناکەم وی بەسەر بێ حەز دەکەم بێتەوە سەر ڕێگای ڕاست نایەتەوە قوربانگیان دوایی تۆش وەڕەگەڕێنێ برای جوانم تۆ خۆت پێویستت بە نەسیحەتە خۆت پێویستت بەوەی تەزکیەی نەفسی خۆتکەی خۆت پێویستت بەوەی تەوبە بکەی جارێکی تر غەڵەتی وا دووبارە نەکەیتەوە ئافەتێکیش فێری نامەناردن و ئەم زەلام و ئەو کوڕ و ئەو پیاو بوو عەشرەتێ ناتوانێت چارەسەریکە حەچی مەلا و مامۆسای ئەم کوردستانە هەیە قسەی بۆ بکەن لەم گوێیەوە ڕوا لە گوێکەی ترەوە دەرەچێت بۆیە ئێستا ئەوەی کە گرنگە نەفسی خۆتە کە تەوبە بکەیت کە بگەڕێیتەوە تەسکیی نەفسکە بۆ خۆت هەوڵدە لە ڕێگەیەکی شەرعیەوە ژن بێنە بە قوربان ئەوەی کە سەیرکە ئەوەی بەڵێنەوە بە دڵداری و بە حوبحوبیان ژن ئەهێنێ سەرکەوتوو نابێ کاکەگیان سەرکەوتوو نابێ بڕۆ پرسیار لەو کچانەکە پرسیار لەو کوڕانەکە کە بەو شێوازە ناشەرعیە زەواجیان کرد بزانێ ئێستا چی ژیانێکیان هەیە بەشێکیان تەلاق دران باشە قوربانگیان بەشێکیان نەگەیشتن بە یەکتری و بەشێکیان ئێستا حالیان لە ژیانان یعنی هاوسەری یەکترن بەڵام ژیانێکی زۆر ناڕەحەتیان هەیە هەشە بۆ نمونە ڕەنگە دەگمەن هەبێت بەکەمی خۆش بیگوزەرێن و مرتاح بن بەڵام چێڵێتوە لەو کەمینەی والله مامۆستا داکەکەی زۆر خراپ دەچوو زۆر بێڕەحم دەچوو لەگەلی زۆر هەر بە حادە بێڕەحم ئاگایان لە کچەکان نییە ئاگایان لە حاڵی کچەکان نییە ڕاستی خۆشە با گیانشتی لێرە هەر هیچ ئاگایان لە کچەکان نییە داکە و بابە هەر هیچ ئاگایان لە منداڵی خۆیان نییە من لە خزمەتان قوربانگیان